مرۆڤایەتی وای لێ هاتووە لەناو ئەوروپایە جارێکی تر پێویست ناکا خەڵک بانکەین بۆ دین، بۆ ئیسلام، بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بە قەناعەتی من ئەبێ جارێکی تر ئەوروپا بانک کرێنەوە بۆ ئەوەی کە بن بە بەشەر. خۆشەویستان، چۆن هەموو شتێک بە قیاس و بە پێوانەی خۆی تایبەت ئەکرێ، ڕێگەکان بە مەتر و کیلۆمەتر ئەپێورێن، کێشانەکان بە کێش و بە کرام و بە تەن ئەپێورێن، هەموو بورکان و زەلزەلەیەکیش بە پێوەری ڕێختەر ئەپێورێ، ڕەوشتیش لەناو ئادەمیزادا بە پێوەرێک ئەپێورێ کە هەر یەکە و خۆی بۆ خۆی دائەتاشێت، یاخود ئەیکا بە ئێتیکس و ئەیکا بە ئەخلاق. لەسەر ئەم مۆراڵە خەڵکێ دێت لێ نزیکە بێتەوە، یاخود ئەیەوێت پێی بگا. بەڵام با بزانین ئینسان قیاسی بۆ ئەخلاق چییە؟ ئەخلاق لای من بەهایەکە، لای کەسێکی تر بەهایەکی ترە. ژیانە بینیت لەم ڕۆژەیە خۆشەویستەکانم، لە دووری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای لێ هاتووە کە ئینسانەکان بەداخەوە بەرەو ئاقارێ ڕۆیشتون. من کە ئەچم بۆ ئەوروپا بیر لەوە ئەکەمەوە خەڵکی خۆی کردۆ بە سەگ دوو لە ڕووی جەنابتان، خەڵکی شێو و شکلی خۆی گۆڕیوە، خەڵکێکی ڕەش هەتا حەسکەی ناشرین خۆی ناشرینتر کردووە، خۆی کردووە بە ئافرەت و قاچ و ژێرەوەی هەمووی مووە بەلا تا تێپەڕێ، نازانی ئەمە نێرەیان مێ، نازانی چ ناوێکی لێ بنیت. خەڵکێک دێ سەگ و پشیلەکەی لە دایک و باوک و کەس و کار و هەموو شتە لای خۆشەویسترە. خەڵکێ دێ سەرخۆشی و بەنج و مخەدیراتی لا بە ئاگایی و لە خوانزیکبوون پێ باشترە. مرۆڤایەتی وای لێ هاتووە لەناو ئەوروپایە جارێکی تر پێویست ناکا خەڵک بانکەین بۆ دین، بۆ ئیسلام، بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بە قەناعەتی من ئەبێ جارێکی تر ئەوروپا بانک کرێنەوە بۆ ئەوەی کە بن بە بەشەر. هەر کاتێ بوون بە ئینسان، بوون بە ئادەمیزاد، ئەو کاتە بانگەکرێن بۆ بەها باڵاکان و بۆ بەهای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم.